ئەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە لەوەتەی خەڵکی شۆڕشگەڕی کوردستانم ناسیوە لاوە خوێنگەرم و ئازا و جەسوورەکانم لە مەیدانی خەبات و خۆڕاگریدا بینیوە ئەوەندەی مێژووی خێناوی و پڕ لە ڕەنج و سەم و مەینەت و ئازارم خوێندبێتەوە هەمیشە وا تێگەیشتوم و وام زانیوە قەت دوو دڵ نەبووم و گومانم لا ساز نەبووە کە ئەم کوردستانە سەربەرزە مەکۆی شۆڕش و هەڵمەت و کۆڵ نەدام بووە مێژووی پڕ لە هەوراز و نشێوی مەکتەبی ئەزموونی تاڵ و شیرینی نەجات بووە هەوێنی یەکگرتوویی و پێشەنگایەتی و جەسارەت و فیداکاری و خۆڕاگری و چۆکدانەدام بووە لاوە فیداکار و خوێنگەرم و ئازاکانی لە هەر سەردەمێکی خەباتی ئەم گەلەستەم لێکراوەدا بۆ گەیشتن بە سەربەستی و ئاسوودەیی و ئازادەگی پش و درێژ و خۆڕێک خەر و ژیر و خەباتکار بووە لەبیرمانە لەم شۆڕشەی ژیناشدا لەم شۆڕشەی ژن ژیان ئازادیدا لەژێر ئەو هەمووە کوشتن و بڕین و سەرکوتەدا چۆن پێشاهەنگ و پێشڕەوی شەقام و مەیدان و زیندان بووە شێوازەکانی خەباتی ئەم سەردەمەیان باش ناسیوە لێزانانە و ژیرانە و ئازایانە خۆیان بۆ تەیار و ساز کردووە هەڵگری وەفاداری ئاڵای سووری خەباتکارانی شەقام و گیان بەختکردوانی ئەم ئامانج و ڕێگا و ڕێبازە بوو ئێرە بۆکانە بەڵێ ئێرە بۆکانە ئێرە قیبلەگای وەفادارانە ئێرە نزرگای ئەویندارانە نیشانە و ڕەمزی چۆکدانەدانە ئێرە ئارامگای نەسلی سووری دوژمن بەزێنە سمبولی بەرخۆدان و ڕاسان و خرۆشانە ئێرە گڵکۆی پۆلێک ئەستێرەی درەوشاون ڕووناکی ڕێی شەوگاری ئەنگوستە چاون ئێرە مەزاری گیانبەختکردوانی ڕێی سەرفەرازین فیداکارانی پێشڕەوی ڕێگای ڕزگاری بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی گیانبەختکردووی شۆڕشی ژینا ئەمجاد عنایەتی گیانبەختکردووی شاری بۆکان شاری بۆکانیش هەر وەک مێژووی خۆی بەردەوام لە ئامێزیدا لاوانی شۆڕشگێڕ و یاخی لەستەم پەروەردە دەکات ئەم شارە سوورە بە خوێنی لاوانێک کە هەر لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێران تا بە ئەمڕۆ بە شۆڕش و خۆڕاگری وازیان نەهێنا چۆکیشیان دانەنواندووە لە دوای 25 خەرمانان ئەو ڕۆژە ڕەشەی کە تێیدا ژینای جوانە مەرگ بەدەست پارێزرانی جەهل و خوراپەوە گیانی ئازیزی لەدەستا
لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتی خەڵکی شۆڕشگێڕی کوردستان دەست بەم جنایەتە شاری بۆکانی خۆراگر و شۆڕشگێڕیش بە مانگرتنی گشتیەوە وەک هەمیشە پەیوەست بوون و ڕۆژانی دواتر زۆر تێکۆشەرانە لە خۆپیشاندانەکانی سەرشەقام دژ بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بەشدار بوو. کۆماری ئیسلامی هەر وەک پیشەی خۆی و لە نیگەرانی لە تووڕەیی خەڵک جارێکی تر دەستیدایە جنایەتێکی بێوێنە لە کوردستان بەتایبەت لە شاری بۆکان و ئەو شارەی بە خوێنی لاوەکانمان سوورتر لە جاران کرد. یەکێک لەو لاوە خوێنگەرم و بوێرە و شۆڕشگێڕا شەهید ئەمجەد عنایەتی لاوی تینووی ئازادی و ماندوو لە ژیان لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی بوو. سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلان لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێگبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. گیانبەختکردوو ئەمجەد عنایەتی لە 2 بەفرانباری 1378 هەتاوی لە شاری بۆکان چاوی بە دنیا هەڵێنا. ئەمجەد کوڕە گەورەی کاک سەلام و دادەسارا و برای ئیسماعیل و محەممەد و پەرەستوو. بنەماڵی ئەمجەد کە ئەمجەد بۆ خۆی تەمەنی 3 ساڵە دەبێت بەهۆی بارودۆخی نالەباری ژیانیان دەچن بۆ شاری تاران و خوێندنی سەرەتایی و ناوەندی لە تاران دەبێت ئەمجەد وە بەهۆی زیرەکیەوە یەکێک دەبێ لە نایەبەکانی شاری تاران. ئەمجەد دواتر لەگەڵ بنەماڵەکەیان دەگەڕێنەوە شاری بۆکان و لەوێ درێژە بە خوێندنەکەی دەدا و لە پاڵ خوێندنیشی یارمەتیدەری باوکی دەبێت بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. ئەمجەد خوێندنی زانکۆی لە پەیامی نووری بۆکان خوێند. ئەمجەد کوڕێکی خۆشناو خۆشەویست خوێندگەرم و لە ناو هاوڕێ و خزمەکانیدا زۆر خۆشەویست. ئەمجەد هەر لە تەمەنی لاویەوە هەستی بە جیاوازی نەتەوەکانی بندستی ئێران دەکرد، بۆیە هەتا گەورەتر دەبوو نیشتمان پەروەرتر دەبوو. دوای سەرهەڵدانی شۆڕشی ژینا ئەمجەد لە ئێعترازاتەکاندا بەشداری بەرچاوی بوو. لە ڕۆژی 26 هەشتی 1401 هەتاوی ئەمجەد لە شەقامی کەمەربەندی بەرامبەر بە بێهداشت لە ناو ئاپۆڕەی خەڵکدا لەلایەن ماشینی سەمەندی لیباس شەخسیەوە زۆر بەداخەوە لە پشتەوە دەدرێتە بەردەسڕێژی گولەوە. بە 7 گولەی جەنگی ئەمجەد گیانی ئازیزی فدای خاک و نیشتمانی دەکات و بەم جۆرە دەچێتە ناو ڕیزی کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژیان. هەرچەند شەهید ئەمجەد و ئەمجەدەکان و سەدان گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە نێوانماندا نەماون، بەڵام هەروەکو لە سەرەتادا باسمان کرد کوردستان بە تایبەت شاری بۆکان جێگەی پەروەردەی لاوانی شۆڕشگێڕ و دەژبەستەم و ناعیداڵەتیە. ئێمە دڵنیاین
کە یادی شەهید ئەمجەد و هەموو گیانبەخت کردوانی شۆڕشی ژینا دەبێتە هەوێن بۆ درێژە پێدانی خەبات تا لە گۆڕنانی ئەم ڕژیمە جنایەتکارە و وەدیهێنانی داخوازیەکانی شۆڕشی ژینا کە دنیایەکی ئازاد و یەکسان بە دوور لە هەر چەشنە هەڵاوانیەکە. هەر لێرەوە پەیمان نوێ دەکەینەوە لەگەڵ بنەماڵەی ئازیزی شەهید ئەمجەد و هەموو ئەو بنەماڵانەی کە لاوانی خوێنگەرمیان لە شۆڕش لەدەستاوە، هەموو ئەو ئازیزانەی کە دەست بەسەر کراون بریندار بوون چاویان ئەندامێکی لەشیان لەدەستداوە کە تا وەدی هاتنی ئاوات و ئامانجەکانمان کە ڕووخانی ئەم ڕژیمە جنایەتکارەیە درێژە بە خەبات و تێکۆشانمان ئەدەین. هەزاران جار یادی ئازیزی گیانبەخت کرد و ئەمجەد عنایەتی و هەموو گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و سەربەستی بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێبوار. وەخۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیان